16 مادە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەموار کرایەوە. بە گوێرەی هەموارەکەش لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان لە 15 لیژنەوە کران بە 19 لیژنە و فراکسۆنی یەکێتیش سەرۆکی لیژنەیەکی دیکەی پێدەدرێت. خۆی لە ئەسڵدا 15 لیژنە بوون، جاران زۆرتریش بوو پێش ئەم پەیڕەوی ناوخۆیە 21 لیژنە بوو، بەڵام کرا بە 15 لیژنە، ئێستا کراوەتەوە بە 19 لیژنە کە چوو کارەکانی هەندێک لیژنە زۆر زیاد لە قەبارەی خۆی بۆیە دەبایە جایکەنەوە بۆی فریای ئیشکارەکان بکەون. بڕگەی دووەم لە مادەی 110 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لادرا. بە گوێرەی ئەم بڕگەیەش پەرلەمانتار نەیدەتوانی لە فراکسیۆنەکەی جیابێتەوە. ئێستا پەرلەمانتار ئازاد کراوە لە فراکسیۆنەکەی جیا ببێتەوە و فراکسیۆنێکی دیکە دروست بکات یان بچێتە پاڵ فراکسیۆنێکی دیکەی پەرلەمان. مادە 110 بڕگەدو لە لای گەڵی پەرلەمانتار ئازادە، لە لایەکی تریشە کۆتوبەندیەکە بۆی کە تەنها ئەبێت لە چوارچێوەی فراکسیۆنەکە کاری پەرلەمانتاری بکە. خۆمان نەزانین کاری سیاسی، کاری ڕێکخراوی یەک پێویستمان بەوەی کە بە قەناعەت و بە مەبدا بیکەین، دوو لەگەڵەوەشدا بە زۆرەمە لێ نابێ ئەبێ بە شێوەیەکی ئازادە نەبێ. مادە 110 بڕگەدو ئەم دوو ڕەگەزەی لە پەرلەمانتار ساندوێتەوە. لا خولی چوارەمدا لە دانیشتنی ئاسایی ژمارە 8 ڕۆژی هەفتەی تەمووزی ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی پەسەند کرد. لەم خولەی ئێستا 29 پەرلەمانتار داوایان کرد بەشێک لە مادەکانی هەموار بکرێتەوە. دوای خوێندنەوەی یەکەم و دووەم با دەنجی 91 گەندامی پەرلەمانی کوردستان هەمواری یەکەمی پەیڕەوی ناوخۆ پەسەند کرا. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.